ئەم ڕۆژانەش بەڕاستی خەریکین لەگەڵ وەزارەتی بازرگانی عێراق لەگەڵ وەزارەتی کشتوکاڵی عێراق بۆ گەنمی جوتیارانی ئەم ساڵمان کە دیسان ئەمەش کێشەیەکی پەیدا کردوێتەوە کە باز لە ١٧ ئەو بڕە پارەیە دەکەن کە تەرخان کراوە بۆ جوتیاران بۆ کردن و گەنمی جوتیارانی عێراق بە ١٧ بۆ هەرێمی کوردستان کە ئێمە تێبینیمان هەیە چەند ڕێگایەکمان لە پێش ئەوەی کە هەوڵێکمان داوە لەگەڵ حکوومەتی عێراقی ئەو ناوچانەی کە پێیان دەگوترێت ئەوە ناوچە کێشە لەسەرەکان هەوڵدەین کە ئەمانە هە لەسەر حکوومەتی عێراقی بێ بەڵام سایلەکانی ئێمە وەردەگیرێ و ئێمە تەعاملی پێ دەکەین ئەمە یەک ئەمە بڕێکمان بۆ دەگێڕێتەوە ئەوەی تریش ئێمە هەوڵدەین لە ڕێگەی کۆمپانیا لە ڕێگەی هەندێک وڵاتەوە کاتی خۆی کە هەوڵمان داوە ئەگەر پارەیەکی گونجاوی پێ بدرێ ئێمە هەوڵدەین بە دەرەوەی بفرۆشین بۆ بازاڕی بکەین ئەوە لە وەزارەتی داراییەوە ئەمە تاخیر بووە ئێمە دەمێکە بەڕاستی داوامان کردووە کە هەموو ساڵ مەترسیمان هەیە لە سن و لە کولە و ئەوانە کە زەرەر بە کشتوکاڵمان بگەین بە تایبەتی دانەوێڵە تەوان و چاندراوە نەک نەچاندرابێ ئومێد دەکەین کە لەم ڕۆژانە ئەم بڕە پارێکە داوامان کردووە خەرج بکرێت بۆی کە ڕاستەوخۆ دەرمانی پێ بکرین بۆ جوتیاران